بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بە ژمارە باز لە شایستە داراییەکانی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان دەکەین بەپێی راپۆرتی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت لە 2022دا 11 کۆمپانیای نەوتی لە 8 کێڵگەی نەوتێرێم زیاتر لە 3 میلیارد دلار شایستەی داراییان بووە. هەروە لە دوو کێڵگە بۆ نمونە کێڵگەی خورماڵە کە کارگروپ تێیدا کار دەکات، هەروە کێڵگەی گەرمیان کە گازپرۆم و وێستێرن زاگرۆزی کەنەدی تێیدا کار دەکەن شایستەی دارایی ئەم دوو کێڵگەیە دیار نییە، نازانرێت چەندە. لەگەڵمان بن بە ژمارە شایستە دارایی کۆمپانیەکان و ئەو سەرێشێش کە دروست بووە بۆ فرۆشتنی نەوتێرێم لەسەر ئاستی دەرەوە بۆتان باز دەکەین. سەرەتا لە کۆمپانیای DNOی نەرویجی دەست پێ بکەین. ناوچەی کارکردنی ئەم کۆمپانیە گرێبەستی تاوکێ بەڕێوە دەبات. لە 2022دا ئەو شایستە دارایی کە کۆمپانیاکە وەریگرتووە بڕی 858.7 میلیۆن دلارە کە وەکو شایستەی دارایی بە کۆمپانیای DNOی نەرویجی دراوە. کۆمپانیای گەنەڵ ئەنێرجی کۆمپانیایەکی ترە لە کێڵگەی تەختەق تاوکێ فیشخاپور هەروە سەرتێ کار دەکات. لە 2022دا 473 میلیۆن دلاری لە هەرێمی کوردستان وەرگرتووە و شایستەی دارایی داهاتی کۆمپانیاکە 192 میلیۆن دلار بەراورد بە 2021 زیادی کردووە داهاتی ئەو کۆمپانیە. سەبارەت بە کۆمپانیای گۆڵفگیستۆنی بەریتانی و MOLی هەنگاری کەوانیش لە کێڵگەی شێخان لە پارێزگای دۆک کار دەکەن. لە 2022دا گۆڵفگیستۆن 450.9 میلیۆن دلار، MOL 125.1 میلیۆن دلار، کۆی گشتی کە بەهردوو کۆمپانیەکە 537 میلیۆن دلارە. کۆمپانیای شامارانی کەنەدی و تاقای ئیماڕاتی کەوانیش لە کێڵگەی ئەتروژ لە پارێزگای دۆک کار دەکەن، پشتی شاماران لە 127.6، تاقای ئیماڕاتی لە 147.4 پشکەکانی کێڵگەی ئەتروشیە لە پارێزگای دۆک. لە 2022دا کۆمپانیای شاماران 167.4 میلیۆن دلار بووە، هەروە تاقای ئیماڕاتی 286.32 میلیۆن دلار بووە، کۆی گشتێرد و کۆمپانیاکە وەکو شایستەی دارایی 453.76 میلیۆن دلارە. بەرهەمی ڕۆژانەی لە 2022دایی کێڵگەی ئەتروش لە پارێزگای دۆک 36,000 بەرمیل نەوت بووە. بەڵام ئەمە کێڵگەیەکی ترێک باوەبەشی لە نێوان دوو کۆمپانیای دیکە بەرەوە دەبرێت، کۆمپانیای شاماران و کۆمپانیای HKN ئەمریکی. لە 18 پشکی کۆمپانیای شامارانە، HKN ئەمریکی لە 162 پشکەکانی هەیە. لە 2022دا HKN 407 میلیۆن دلار، تۆتاڵ و شاماران 125.3 میلیۆن دلار بووە، کۆی گشتی 557.3 میلیۆن دلار بۆ. دیارە سەرەتا کۆمپانیای تۆتاڵی فەڕەنسی پشکیە بوو لە کێڵگەی سەرسەنگ، بەڵام دواتر فرۆشتی بە کۆمپانیای شامارانی کەنەدی. بەرهەمی ڕۆژانەی کێڵگەکە 33,000 بەرمیل نەوتە. کۆمپانیای فۆرزا کەویش لە سنووری پارێزگای هەولێر لە کێڵگەی هەولێر کار دەکات، پشکەکەی لە 165. لە 2022دا شایستەکانی 9 مانگی کە وەریگرتووە 266.3 میلیۆن دلارە. بەرهەمی ڕۆژانەی ئەو کێڵگەیە 14 بۆ 15,000 لە سەردا 14 بوو، ئێستا لە کۆتایی ساڵدا بۆ 15,000 بەرز بۆتەوە. کارگروپ کۆمپانیایەکە لەسەر پارتی دموکراتی کوردستان هەژمار دەکرێت. کێڵگەی خورماڵە بەڕێوە دەبات. ئێستا باز لەوە دەکەی کاسی بەرەمێنانی 145 بۆ 150,000 بەرمیل نەوتی ڕۆژانە مەزن دەکرێت. هەندێک سەرچاوی نافەرمیشیە کە دەڵێ ئێستادا بۆ 175,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرز بۆتەوە. نزیکەی لە 137 هەموو بەرهەمی نەوتێرەمی کوردستان لەو کێڵگەیە کە ئەم کێڵگەیە دەکەوێتە ناوچە جێناکۆکەکان. گەورەترین پاڵاوگەی هەیە کارگروپ کە ڕۆژان حکومەتێرم 25,000 بەرمیل نەوتی پێدەدا دەیپاڵەوێت. بەپێی ڕێکخراوی ڕوونبین بێت کۆمپانیای کار ئەو نەوتەی کە بۆ هەرێم دەیپاڵێت دوو هێندەی نرخی ئەو نەوتەیە کە بۆ عێراق دەیپاڵێت. کۆمپانیای کار تا ئێستا شایستە داراییەکانی ئاشکرا نییە کە چەندی دەستکەوتووە.
هەرچەندە بە پێی ڕێکخراوی ڕوونبینیش بێت کە پەیوەندیان پێوە کردوون بەڵام ئامادە نەبوون شایستەدارایەکانی خۆیان لەو کێڵگەیە هەژمار بکەن. جگەلەوە کۆمپانیای کار خاوەنی لە سەداچلی بۆری نەوت هەرێمی کوردستانە لە سنووری هەرێمی کوردستان بەڵێ کۆمپانیایەکی تر کۆمپانیای گازپرۆمی ڕۆسی و وێستێرن زاگرۆزی کەنەدیە کەوانیش لە کێڵگەی گەرمیان کار دەکەن بەڵام شایستەی دارایان ئاشکرا نەکردووە تەرێکیان خاوەنی لە سەداچلی پشکەکانم. ئاسی بەرهەمی ڕۆژانە لە 33,000ەوە ئێستا دابەزیوە بۆ 14,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کە دابەزینێکی زۆرە. بەڵێ بچینە سەر کۆی شایستەدارایەکان ئەوەی کە باسمان کرد 11 کۆمپانیا لە 8 کێڵگە ئاشکرایان کردبوو بەڵام کۆمپانیای کار و گازپرۆمی ڕووسی و وێستێرن زاگرۆزی کەنەدی هیچ شایستەیەکی دارایان ئاشکرا نەکردو کە لە 2022 چەندیان پێدراوە. ئەوەی کە ئاشکرای لە 8 کێڵگە 3 ملیار و 115 میلیۆن دۆلار وەکو شایستەی دارایی دراوە بە کۆمپانیا نەوتیەکان لە هەرێمی کوردستان. بەڵێ بچینە سەر بەرهەمی کەمکردنی بەرهەمی نەوت بەرهەمی کێڵگەکان لە هەرێمی کوردستان تاوکێت لە 7 ساڵدا لە 145,000ەوە دابەزیوە بۆ 46,000 ئەمە لە سنووری پارێزگای دۆکە تەقتەق لە 7 ساڵدا لە 148,000ەوە دابەزیوە بۆ 3,970 بەرمیل نەوتی ڕۆژانە. کێڵگەی سەرقاڵ لە 2022 لە 33,000ەوە دابەزیوە بۆ 14,000 بەرمیل نەوتی ڕۆژانە سەرتە لە پارێزگای دۆک لە 2020 لە 10,000ەوە دابەزیوە بۆ 3,960 بەرمیل. دارەجگەلەوە زیادکردنی شەیە بۆنە باز لە زیادبوونی نەوت لە کێڵگەی خورمەڵە دەکرێت و لە کێڵگەی ئەتروش و کۆمەڵی کێڵگەی تر لە سنووری پارێزگای دۆک. بینە سەر قەرزی کریارانی نەوت کە تاوەکو مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو و قەرزی کرە سەر هەرێمە هی کۆمپانیا نەوتیەکانە 3 ملیار و 500 میلیۆن دۆلار بووە. هەروەها 620 میلیۆن دۆلاری داهاتی نەوت لە بانکێکی لوبنان دەستی بەسەرداگیراوە کە بەشی موچەی مانگێک دەکە ماوەیەکی زۆرە کە تاکوێستا نەتوانراوە بڕەپارێ بگەڕێنرێتەوە. دیارە بۆی ئەو ئیزرات و سێرێشانەی کە وەزارەتی نەوتی عێراق بۆ کۆمپانیا نەوتیەکان و بۆ کریارانی نەوت هەرێم دروستی کردووە کێشە بۆ فرۆشتی نەوت هەرێم دروست بووە بە جۆرێک لە چارێکی کۆتایی ساڵی 2020دا نرخی نەوتی هەرێم لە $10 داشکانەوە لە خوار برێنتەوە دابەزیوە بۆ 17 بۆ کەمتر لە $19 لە نرخی برنت فرۆشراوە واتە دابەزینەکە زۆرە. ئەمەش بۆ سرێشانە بوو کە وەزارەتی نەوتی عێراق بۆ نەوتی هەرێمی دروست کردووە. بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.